نەخۆشی لە ئێستا لە هەموو دنیاە ڕۆژ بە ڕۆژ دەستیابوونایە. یەکێ لەو نەخۆشیانان وەکو نەخۆشی شێرپەنجە. ئایا نەخۆشی شێرپەنجە پەیوەندی هەیە بە پیسبوونی ژینگەوە؟ بەڵێ، یەکێ لە هۆکارەکانی مەترسی تووشبوون بە نەخۆشی شێرپەنجە پیسبوونی ژینگەیە کە ئەمە بەپێی WHO بەپێی زۆربەی بڵاوکراوەکان کە تەئسیرە کاتە سەر تووشبوونی مرۆڤەکان بە نەخۆشی شێرپەنجە. بۆچی؟ چونکە ژینگە شتێکی بەردەوامە لەگەڵ مرۆڤەکانە. بەردەوام هەر مرۆڤ کە لەدایکە بێت لەو ژینگایە هەتاوەکو ئەمرێت بەردەوام ئەم تەئسیرانەی کە لەسەر لە ژینگە بەردەوام بەر مرۆڤەکان ئەکەوێت. نەخۆشی شێرپەنجە ژێکێکە لە نەخۆشیانەی ئەگەر هۆکارەکە بە بەردەوامی ئەو کەسە لەژێر کاریگەری ئەو هۆکارا بێ بۆ ماوەیەکی درێژخایەن بۆ ماوەی 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ اینجا ئەبێتە هۆی نەخۆشی شێرپەنجە. لەبەرەوە پیسبوونی ژینگە بەڵێ یەکێکە لە هۆکارەکان بە نەخۆشی شێرپەنجە. نەک تەنها نەخۆشی شێرپەنجە، هەنێ نەخۆشی درێژخایەن تر هەیە وەکو نەخۆشی سیەکان، وەکو هەنێ نەخۆشی پێست. ئەمانە بەڵێ هەمویان تەئسیری پیسبوونی ژینگەن بۆ سەر مرۆڤ. ژینگەی ناوخۆی ماڵ ئەگەر باسی هەوا بکەین بریتیە لە بەکارنەهێنانی یاخو کەم بەکارهێنانی مادە سوتەمەنیەکان وەکو بەکارهێنانی سۆپاکە بەنەوت ئیشەکە. ئەمانە هەمووی وردە وردە لەگەڵ تاکۆوە بێتەوە ئەم مادە کیمیایانە ئەبێتە هۆی پیسبوونی ژینگەی ناوماڵەکە. بەکارهێنانی مۆم، بەتایبەتی مۆنی بۆندار کە بەڕاستی شتێکی خۆشە، زۆر کەس حەزی لێیەتی، بەڵام ئەویش بەکارهێنانی زۆر لە ناو ماڵە ئەوش لەبەرەوەی لە نەو دروستەکرێ و هەروەها بەتایبەتی مۆنە بۆندارەکان مادەی کیمیایی تایبەتیان تایە کە ئەمانە کاتێک بۆ ماوەیەکی زۆر لە ناو ماڵە بەکارهێنرێت و پەنجە و دەرگای ماڵەکە ناکرێتەوە ئەبێتە هۆی کۆبوونەوەی ئەم مادە و بۆ ماوەیەکی زۆر بە هەم بەرکەوتنی ڕۆژ بە ڕۆژ لەسەر تەندروستی مرۆڤ خراپە بێت. و هەروەها بەکارهێنانی مادە پاکەرەوەکان وەکو مۆعجیزە و فاست و ئەمانە بەتایبەتی ئافرەتەکان کە لە ماڵە ئەوانەی ئەمانە زۆر بەکارهێنن کە ئیشی ڕۆژ و دوو ڕۆژ نییە، یعنی هەموو ڕۆژێک ئەمانە بەکارهێنێ کە ئەمە بە بەردەوامی ئەکرێتە ئەوەی کە بەتایبەتی کارکە لە کۆئەندامی هەناسەی ئەو کەسە، لەوانەیە تووشی حەساسیەتی بکە، لەوانەیە تووشی هەوکردنی بەردەوامی بکە. لایەکی ترۆ ئەم هەوکردنە بەردەوامیە لەوانەیە بۆ ماوەی ئەگەر چەند ساڵێ بخایەنێ ببێتە هۆی تووشبوون بە نەخۆشی شێرپەنجەی سیەکان و بۆری هەوا. و هەروها ئەگەر باسی ئاو بکەین، ئاوی ناوماڵ هەر لە تەنکی سەربانمانەوە ئەبێ ئاگامان لێبێت کە ئەگەر هەنێ مادەی ژەهرایی کۆبوو بێتەوە لە بنی بەرمیلەکانە ئەبێت چەند مانجارێک پاڵ بکرێتەوە. دووەمیان کەمترین بەکارهێنانی مادەی پلاستیک بۆ هەڵگرتنی ئاو. بەڕاستی ئەبێ ئاو لە مادەی پلاستیکە لە دەبەی پلاستیکە هەڵ نەگیرێ و ئەگەر هەڵیش گیرە لە گەرماییان نەبێ، یعنی یاخود لە ژێر تیشکی خۆران نەبێ، ئەبێ ئاوەکەی کە هەڵەگیرێ لە شوێنێکی ساردا بێت. چکە مادەی پلاستیکە کەش بۆ ماوەیەکی زۆر لەگە ئاوی تابمێنێتەوە بەتایبەتی ئەگەر لەژێر گەرمایەکی زۆرا بێ ئەمیش بۆ تەندروستی مرۆڤ خراپە. و هەروەها توانین باسی خواردنیش بکەین کە لە ماڵەوە ئەمیش بەشێکە لە ژینگە، ئەویش بەکارهێنانی خواردنی چەوری زۆر، شەکری زۆر، خوێی زۆر، ئەمانە هەمووی بۆ سەر تەندروستی مرۆڤ خراپە.